بە تێکەڵکردنی مۆز و گوێزی هەند و خواردنی تووشی شۆک دەبیت. ئەو دوو نەخۆشیە دژبەیەکە کامەیە مۆز و گوێز هەند بە خێرایی چارەسەریان دەکات؟ ئەو نەخۆشیەی زۆربەی خەڵک پێوەی دەناڵێنێت مۆز و گوێز هەند چارەسەرەکەیەتی. مۆز و گوێز هەند دوو میوەی بەناوبانگی جیهانین و وا زۆربەی داودەرمانی جیهانیش بەشێکی زۆریان لەو دوانە دروست دەکرێن، بەڵام ئەگەر بە سروشتی خۆت لە ماڵەوە ئامادەی بکەیت سوودگەلێکی گەورەت پێدەگەیەنێت. زانکۆی بەڕێتانی بۆ لێکۆڵینەوە لە خۆراک ئاشکرای کردووە تێکەڵکردنی مۆز و گوێز هەند کاریگەری تەواوی لەسەر ڕێخستنەوەی دڵ هەیە، بە تایبەت بۆ ئەو کەسانەی لێدانی دڵیان ناڕێکە و لە هەمان کاتیشدا فشاری خوێن دادەبەزێنێت. بەهۆی پرۆتینە زۆرەکەی گوێز هەند و پۆتاسیۆم و مەگنیسیۆم لە مۆز وا دەکات ئەوانەی کێشەی ماسوولکیان هەیە و تەشەنوج و ئازاریان هەیە بە زووی چاک بنەوە، ئەوەش لە ڕێگەی بەردەوامی خواردنی ئەو تێکەڵەیە. بەهۆی بوونی ڤیتامین ئی بە تایبەت لە گوێز هەندا ئەو کەسانەی کێشەی وەرینی قژ و گرینی ناو سەریان هەیە، ئەوەش تاڵی لاواز دروست دەکات، وا دەکات کێشەی قژت چارەسەر بێت و ڕزگارت بێت لە کێشە بەردەوامەکانی قژ. یەکێک لە کاریگەرە بەهێزەکانی مۆز و گوێز هەند ئەوەیە مۆعجیزە ئاسا هەوکردن چاک دەکاتەوە و بکوژێکی گەورەی بەکتریایە، بە تایبەت بەکتریای ڕیخۆڵە. بەشێک لە دکتۆرەکان مۆز و گوێز هەند وەک چارەسەر بۆ نەخۆشەکان دەنووسن. توێژینەوەکان سەلماندوویانە لە دوو حاڵەتی جیاواز و دژبەیەکدا ئەو تێکەڵەیە ئیش دەکات، بۆ نمونە دەتوانێت چارەسەری قەبزی بکات، لە هەمان کاتیشدا چارەسەری سکچوون، ئەمەش لە کەم دەرمانی ئەم سەردەمەدا هەیە و دەگمەنە. لە دنیای دەرەوەدا ئەم دوو خۆراکە گرنگێکی زۆری پێدەدرێت، بە تایبەت ڕۆژئاواییەکان پێکەوە یاخود بەجیا مۆز و گوێز هەند دەخۆن وەک دەرمان پاشان وەک خۆراک.